بەڕێزان ئەم کاتتان باش ڤیددیوەیەکی دیکەی کورد دەربارەی چۆنێکی بەکارهێنانی پرۆگرامی زوم ئەو شینەی لەسەر شاشەکە دیارە ئەو تاوانە ڤیددیوە بۆ ئەوانەی کە بەڕێی مۆبایلەوە بەکاردەهێنن دەنا ڤیددیۆی دیکەی فێرکاری هەیە بۆ ئەوانەی پرۆگرامی زوم لەسەر کۆمپیوتەر بەکاردێنن. پرۆگرامی زوم یەک لە پرۆگرام باشەکانی ڤیددیۆ کۆنفرانسینگە بۆ پێشکەشکردنی محاضرە بە شێوەی ئۆنلاین، بۆ پێشکەشکردنی سیمینار بە شێوەی ئۆنلاین، بۆ ئەوەی کۆبوونەوەی ئۆنلاین بکرێت لە نێوان ژمارەیە قوتابی بێکەوە، ژمارەیەک مامۆستا بێکەوە، تەنانەت ژمارەیەک ئەندامانی خێزان کارێکەوە لە شوێنێک بێبێکەوە دەتوانن سوود لەو پرۆگرام وەرگن. ئەو پرۆگرامە دابەزاندنی بە خۆڕاییە لەسەر کۆمپیوتەر و لەسەر مۆبایل. لەسەر مۆبایل دەتوانی لەسەر پلتفۆرمە جۆرەکانی ئەپستۆر یان لە ڕێی ئەو پرۆگرامانێک ئەندرۆید بەکاردێنن لە گوگل ستۆر یان لە پلی ستۆر هەیە. من دام بەزاندووە ئەو شینە هەوە کلیشی لەسەر دەکەی بۆی بێتەوە کە بووە سێ ئۆپشن لە پێشە. ئەگەر دەتەوێت ئەکاونتێک بۆ خۆت دابنەی ساین ئەپ دەکەی، ساین ئەپ کە ساین ئەپت کرد پێویستە ئیمێلی خۆت بنووسی، دوای ناوی خۆت، دوای ناوی کۆتاییت و ناوی باوکت، ناوی خێزانەکە تەچی ئاگری نایمە بە هەر بەس ئەوە بۆ تاقیکردنەوە بەکاربێنی ئاگری نەکست. ئێستا ئیمێلێک بۆ ئیمێلەکەم نردرەوە میرانی 82 جیمێل لەوێ دەبێ بڕۆم کلیک لەسەر ئیمێلەکە بکەم. بە هەر ئەوە تاقیکەینەوە دەچمە ناو ئیمێلەکەم، ڕۆمە ناو ئیمێلەکەم سیر دەکەم، دەبێت ئێستا ئیمێلێک هاتبێت لە زوم، بڵێ ئیمێلێک لە زوم هاتووە، کلیک دەکەی لە ناو ئیمێلەکە ئاکتیڤیت ئەکاونت هەیە، کلیکی لەسەر دەکەی بۆ ئەوی ئەکاونتەکەت ئاکتیڤ بێ. هەرێک لەو براوسەرانی لەبەردەستە دادنێ. ئێستا ئیمێلێک بۆ من هاتووە، ئەکاونتەکەمی تێدا بۆ نمونە ئەوە دەنووسم هێمن، چونکە ئەکاونتێکی دیکەم بە ناوەکەی دیکەم هەیە، پاسوۆرد با بڵێن بنووسین کورد 2020 جارێکی دیکەش دەنووسیەوە کورد 2020 من بۆ هەروە دادنم دەنا بە ئارزوی خۆت چێ پاسوەردێک دادنێ پێویستە پاسوەردەکەت لە بیر نەچێ ئەوە گرینگە کورد 2020 دواتر کۆنتینیۆ کە کۆنتینیۆ داگرت تۆ دەبێ خاوەنی ئەکاونت. ئێستا من بوومە خاوەنی ئەکاونت، ئەو لێرە ئەکاونتەکەم هەیە. ئەکاونتەکەم هەیە دەتوانم چ لێرە ببمە هۆستی هەر پرۆگرامێکیان لێرە دەچینە دەرەوە. ئێستا کەواتە گەشتینە قۆناغی ئەوەی ئەکاونت دابنێ. ئێستا جارێکی دیکە بگەڕێنەوە سەر پرۆگرامی زوم، ئەو جارە ساین ئین بکەین چونکە ئەکاونتمان دانا، هەر بە هەمان ئەو ئیمێلەی داد نابوو، پاسوەردەکەی خۆت داخل دەکەیتەوە، ساین ئین. ئێستا پرۆگرامەکە کراوەتەوە لەسەر مۆبایلەکەم. ئەو ئۆپشنانە لەبەردەستە. نیو میتینگ کلیکی لەسەر دەکەی، یان جۆین کاتێک میتینگێک هەیە مامۆستاکات میتینگێکی داناوە تۆ کۆدێکت پێ دەنێری بۆ دەنێری، کلیک لەسەر لێرە دەکەی، کۆدەکە لێرە داخل دەکەی و بە چ ناوێک دەتەوێت جۆین دەکەی، داخلی میتینگکە دەبی ئەو کاتێ میتینگکە دانراوە ساعت 7 ئێوارە بۆ نمونە. ئەگەر خۆت بتەوێت لەگە قوتابیەکان میتینگێک دابنەی سکیجوەڵ دادەگری. سکیجوەڵ ناوی لە دەنێ بۆ نمونە میتینگ of year 3 کۆبوونەوەی قۆناغی سێ کەنجیە کاتەکەی دەستنیشان دەکەی بۆ نمونە 29 مانگ سێت ساعت چەند ساعتەکە با بڵێن 8 شەوە 8 لە 8 بۆ چەند بۆ نمونە بۆ 8 و نیو ساعت لە 8 بۆ 8 و نیو تەواو بە چ کاتێک
بە تەوقیتی بەغدا بۆ نمونە ئەمە تەوقیتی بەغدا بەکاردێن سەعودی عەرەبیا بەکار ناهێنین لەگەڕێی تەوقیتی بەغدا دەدۆزیەوە بەغداد شوێنەکە دیتر دەبێت لێرە بێ تەوقیتی بەغداد تەوقیتی بەغداد دەدۆزیەوە دەتەوێت ڕیپیت بێ نامەیە دووبارە بێتەوە use personal meeting ID دەتەوێت هەمان ID کەسایەتی کەسی خۆت بەکاربێنی کاتی میتینگکردێکی کێشە نابێگەرەوە بکەوە پێویست بە پاسوەردە بە پێویست نەوێ پاسوەرد بێ خۆت ڤیدیۆ بەکاردێنی بەڵێ بەشداربوانیش ڤیدیۆ بەکاردێنن بەڵێ یەکسەر دەن ئێستاوە لینکی میتینگەکەت بۆ دروست دەبێت ئەگەر بتەوێت بە ئیمێل بۆیان بنێری یەکسەر کۆپی دەبێتە سەر ئیمێل بۆ نمونە بەو جۆرە ئەگەر نا کۆپی دەکەی بەو جۆرە کۆپی بکە هەتا ئێرە بۆ نمونە و ئایدێکە و ئەمانە هەمووی دەبی کۆپی بکەی کۆپی لە گروپی فەیسبوک تێ لە گروپی ڤایبەر تێ لەکوێ هەیە بۆ برادەرەکانت دەنێری ئەوانی شەر کاتێک کلیک لەسەر لینکەکە بکەن دێنە ناو میتینگەکەی جەنابەت باشە سەجارش کەس کلیک لەسەر سکیجوڵکەوە دەن پێویستمان بەوە نییە ئەوە تاریخ و شتەکانی دەستنیشان کراوە دەتوانێت لە کالێندەریشدانی بەڵام پێویست نییە جارێ ئەو شتانە بکەین ئێستا میتینگەکەت دیارە تەوقیتت داناوە دەتوانێت کلیک لەسەر ستارت بکەی میتینگەکەت دەست پێ دەکەن باشە ئێستاوە دەڕۆین کامێرەم کوژاندۆتەوە ئەگەر بمەوێ ئەوە کامێرەکەم داگیرسان کامێرەم دەکوژێنمەوە دەنگیشم دێ ئێستا لێرە ئەگەر بمەوێ دەنگەکەشم دەکەمەوە ئەگەر بمەوێ شتێکی سەر شاشەم شێرکەم لەگەڵ تەڵەبەکان بەم جۆرە توانین دۆکۆمنتێک شتێک تێ لەگەڵیان شێر دەکەین لەسەر کۆمپیوتەر زیاترە ئیشە باشتر دەکرێت بۆی بزانی برادەرەکانت ئەوانەی لەگەڵ تیژ دەکەن چێوچێن بۆ نمونە لێرە پارتیسیپانت لێرە هەموو لیستی ئەوانەی دێن بەشداری کۆبنەوەکە دەکەن هەموو لێرە دەنووسێت دەکرێت میوت ئۆڵیکەی ئەوەش دابگری بۆ ئەوی خوان نەتوان دەنج خۆیان بکەنەوە ئێستا هەمووی ئەوانەی دێن بەشداری ئەو میتینگە من دەکەن ڕاستەخۆ بێدەنگ کراون ئەگەر بتەوێت ڕێگەیان پێ بدەی قسە بکەن کاتێکە سمینارەکە تەواو دەبی ئەنمیوت ئۆڵی دەکەی هەمویان دەنگەکانی لەکەن دەکرێتەوە بەڵام باشتر وایە سەرتا میوت ئۆڵی بکەی و ئەوە ئەنتی کە لەبەری لەبەرەوەی خۆیان نەتوانن دەنجی خۆیان بکەنەوە کە زۆرجار لە باگراون ژاوەژاو دروست دەبێت بەم جۆرە پێم وابی ئەمە زۆرترین بابەتەکانی نێو زوومە جگە لە جۆین نەبێ باسمان کرد گوتمان دەتوانین جۆینیش بکەی پاش ئەوەی کۆدێکت پێ دەدرێت هیوادارم